دوجار پیشانگا بەنێوبانگەکەی گوڵ لە دیمەشقی پایتەختی سووریا پاش 8 ساڵ لە ڕاوەستان بەهۆی شەڕەوە کرایەوە. پیشانگای گوڵەکە لەلایەن وەزارەتی گەشتیاریە و کراوەتەوە. ئێستاکە زیاتر لە 3000 جۆری گوڵ و گوڵزار لە باخی تشتین پیشان دەدرێت. ئەمڕۆ نزیکەی 3000 جۆری گوڵ و گوڵزار لێرە نمایش کراوە پاش 7 ساڵە دابران و نەکردنەوەی پێشانگای گوڵ، بەڵام ئەم ساڵ خەڵکێکی زۆر بەشداریان کردووە. ئێستاکە هەموو کەسێک دەتوانێت ماڵەکەی بەجێ بێڵێت بە سەلامەتی و بێ بۆ ئێرە. سپاس بەخوا پێشتر زۆر ترسناک بوو بێیتە دەرەوە، بەڵام ئێستا ئێمە دڵخۆشین. گوڵ و گوڵزارەکان شیرینن، هەموو شتەکان بە جوانی ڕێکخراون و زۆر جوانن. سەرباری پیشانگای گوڵەکە بەڵام چەندین چالاکی دیکە هەر لەو شوێنەدا ئەنجام دەدرێن، بە تایبەتی بۆ مناڵان کە پێکهاتووە لە پیشانگای هوەری و پیشانگای ڕووناکی و گڵۆپەکان و پیشانگای کتێب. ئێمە هاتوون پێشانگای گوڵەکان ببینین کە زۆر جوانن. گوڵ شناسی دمشقە، پێشانگەکە بەو هەموو گوڵەوە زۆر جوانە. بەهۆی ئەم پیشانگای گوڵەوە هەزاران هاوڵاتی لە تەواوی سووریاوە دێن بۆ سێرکردن و چێژوەرگرتن لە کەشی جوانی و ئارامبەخشی ئەم پیشانگایە. ئەوە ئەو شتەیە کە ئەو چەند ساڵەی شەڕ خەڵک لە ناخەوە بیریان دەکرد. ئەم پیشانگایە لە 27 مانگی شەشەوە کراوەتەوە تا 1 مانگ بەردەوام دەبێت.